السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله وبركاته. باقي ورسل بزني وقيامتك يا ربي. وشا يا ربي سرفراز ببلاش جوانك. سلام قربانم براي قوري ما مستاقيا والله يعرفوا برسياريكم أبو راستية بكورتي من ماوي 5 ساڵە بێ بڵێن کوردستانم جێشتووە لە بەریتانیا ژیم بەڵام هەدەفی من بۆ جێشتنی کوردستانەوە نەبوو بڵێ عوزرێکی گەورەمەیە تەنها عوزرەکەم بۆ یعنی چۆن بڵێ تەنها بۆ کەسابەت و بژێوی ژیان وتم لەمە بۆکو بڵێن گوناحبارە بین ئێمە براکەم خۆی گەورە پارێزراوتان کە لە هەر شوێنێکن المهم دەستگرتە بن بە دینەکەی الله جل جلاله نەیدۆڕێنن تووشی کۆمەڵی خراپە و تاوانی قێزەون نەبن کە باجەکەی زۆر زۆر قورسە لە قیامەتە. المهم ئێوە خۆتان بپارێزن. وڵاتی بەریتانیایان هەڵ وڵاتێکی تر ئێستا الحەمدولله موسڵمانان لەوێ بەڵاوەیان کردووە خاوەن مزگەوتن خاوەن دەوەڕاتی علمی و تەحفیزی قورئانن. من بە تۆ ناڵێم وەرەوە یا لەوێ بمێنەرەوە ئەمە ژیانی خۆتە بەڵام حەقیقەتێکەیە ئەگەر لە کوردستانە کەسابەتێکت هەبێت لە کوردستانە بتوانیت ژیانی خۆت بەڕێ بکەی کوردستان باشترە بە حکمی ئەوەی موسڵمانان زیاترن لێرە لە ناو کەسوکاری خۆتایە ئاگاد لە دایکتە بێ ئاگاد لە باوکتە بێ بە دەوری براکانتەوەی خوا نەخواسە ئەگەر تووشی نەخۆشیە بن تووشی کێشەیەک بن بە پەلە فریای مەوزوعەکە ئەکەویت. ئەمانە یعنی چەند خاڵی ئیجابین لە کوردستان کۆمەڵی خاڵی سلبیش هەیە کە ئەکرێت ئینسان خوێندنەوەی بۆ بکات بەڵام تۆ مادام 5 ساڵە لەوەی ڕەنگە ئێستا خاوەن ئیش و کاری خۆت بیت خاوەن پێگەی خۆت بیت ئەوەیان ئەمێنێتەوە سەر خۆتان. بەڵام ئەگەر من بم دێمە بۆ لای دایکیان والله راسك مامۆستا جامنی لە قسەگەڵ سەرتوان بەڵام مامۆستا ڕاستی خواگای لێ یعنی نەکەوێتە وەسفکردن و ئینسان وەسفی خۆی بگا من کە کوردستانیشم دێشت 2010 یعنی بەڵێ بسڵمان بووم و بەڵام لە نوێژوشتۆ کاڵ بووم بەڵام وەڵڵاهی جگەرەکێش بووم لە کوردستان هاتمە ئەم وڵاتەش خواگادارە چەندێک گەڵێن وڵاتی کافرە بتەوە نەتەوێ ئیمانەکە وەکو کوردستانیە بەڵام وەڵڵاهی سپاس بۆ ئەو خوای گەورە هیدایەتێکی داوام یعنی ئەو ئیمانەی لێرە هەمە لە کوردستان نەمبووە تێگەی ڕاستی سپاس بۆ خوای گەورە ئالی مزگەوتی ژن و ئالی نوێژ و ئیمان و عیبادەتیژین بەڵام وەڵڵاهی ڕاستی لە سەدا بڵێن قەلەقی ژیانم لە سەدا 90 یعنی لە سەدا 90 لەم وڵاتە دڵخۆش نیم هۆکارەکەشی ئەوەیە تەنها ئین دایک و باوکەوە منیش با من یەک شتێک عەزی جەنابەت کەم بەو خوایە برای شرینم لە کوردستانش ئەگەر بەرەو خوانەیە تووشی تاوانە بیت. ئێستا نوێژی بەیانی حەزەکەی من لە ناو مزگەوتەکەی خۆمانە لایفتان بۆکەمەوە لە دوو ڕیزە دەگەنجیتیایە لە دوو ڕیزە دەگەنجیتیایە والباقی ئەو کەسانن کە تەمەنیان هەڵکشاو لە قەراغی مەرگە باشە ینی پێدوانە بێ ئەوەی لە کوردستان بێ ئیتر تەواو دیندار و خواناسە لە کوردستانش بەرەو خوانەیت دەست بە دینەکەی خواوە نەگریت وەڵڵاهی کاکە هیچ فەرقێکی نییە بۆی بۆ معلوماتت تۆ مادام لەوێانە دینداری خواناسی داواکەم لە خوای پەروەردگار سەباتە پێ ببەخشیە ئەمما مەسەلەی لە 190 دڵخۆش نیت طبعا دووری لە دایک لە باوک لە کەسوکار ئەمە بۆ خۆی دەورە بینێت بەڵام ئەگەر باوەڕت ئیش و کارێکی پیاوانە هەبێ لە کوردستانە خاوەن ینی دینەکەی خۆت بیت و دینەکە نەدۆڕێنی لێرە بەردەوام هاتوچۆی مزگەوت کەیت و کەسانی ئینسانی باش لە دەوری خۆت کۆکەیتەوە وەڵاهی بۆ خۆی بەهەشتە. ئێستا لەم کوردستانەیە ئێستا 5 پیاوی بەڕێز بەرە لە مەطعەمێکا داوەتی کە 50,000 دەکات باشە لە بەریتانیا لا ئێوە چەندێکەکە وەڵا بەڕەنگە بە 100 پاوەند دەرنەچیت بەخوایە تقریبا زیاتریش وەنیە بەخوا برا لەو سعودیە ئەگەر بتەوێت 5 ڕەفیقی خۆت بەری لە مەطعەمێکا مەندیکیان بۆ بکڕی باشەوان پێڵەن مەندی گۆشتی زیاتر بەرخە هەر هەڵێ دەنە سەر برنجەکە و تەواو وەڵی باوەڕ ناکەم بەس بە 2 وەرەقە دەرچیت بە 2 وەرەقە دەرناچیت 2 وەرەقەیەوێت مەبەستم چییە مەبەستم ئەوەیە الحەمدولله کوردستانی خۆمان لە چاو وڵاتەکانەوە هەم لە ڕووی شتومەکەەوە باشە هەم لە ڕووی ئیسلامەتی و دینداریەوە الحەمدولله ئەگەر بتەوێ ڕووکەیتە خوا لێرە زۆر باشە یعنی الحەمدولله مزگەوتکردنەوەی و مامۆسای باش هەیە و ئەتوانی خۆت فێری قورئان کەیت و فێر عەقیدە و بیر و باوەڕی باش کەیت و ڕەفیقی باش حزب و کەس و دۆست و ناسیان هەمووی لێرەیە ئیمکانش لە کوێ دڵی خۆش بێ و دینەکەی سەلامەت بێ ئەوەی بۆی باشە.
بەتاکید وەڵام مامۆستا سوپاس بۆ خواردینەکە لێرە زۆر سەلامەت ڕێگریەک شتمالێ ناکرێت بە فەزلی خوا یعنی ئێستا لای ئێمە بەیانیان لە نزیکی 3.5 بانگەدا یعنی تۆ بڵێ کاتێکی زۆر درەنگە لە بەریتانیا ینی کاتەکەی زووە بەڵام هەر ئەچین ئەمشو مزگەوتەکەین وەڵاهی سوپاس بۆ خوا لە مزگەوتێکان نوێژەکەم بەڵێ پاکستانیشە بەلایانی کەمەوە چوار بۆ ڕێزی تایە تقریبان بڵێن لەوە چێ 50 نەفەر زیاتری تایە تێگەی سوپاس بۆ خوا ڕێگری دینەکە ناگرێت بەڵام نامرتاحێت دەرونیت کە سوکارە و وەشتێکیش یعنی لەخوا بەزیابێت لە سەدا عنی لە ناز نیعمەت لە هەموو شتێ لە کەسابەت هەیە لە پارە هەیە بەڵام ڕاستی دەرونیت لە سەدا 60 بۆ 70مان نامرتاحین وەگارەکەشی کە سوکار و غەریبیە تێگەی بەڵامی تر ئەمە چەندێکە وەڵای ئێستا 24 ساڵم هاتم لە کوردستانم جێڵا 18 ساڵ بووم باشە یخوا تەمەند درێژ بووی لەسەر خەیر ئێستا قیمەی ینی قیمەی گەنجێتی تە لە ئێستاە ژن بێنیت فریا ئەکەویت بەڵام 6 ساڵی ترە بیتە 30 ساڵی تر مناڵی چی نازانم ینی ئەوە هەیە ئەبێ بیر لەوە بکەنەوە بیر لەو مۆزوع بکەنەوە و ئەوەشی کە لە بەریتانیا و لە ئەڵمانیا و لە وڵاتە ئەوروپیەکانە کوردەکان 199 حەزیان لێ بێنەوە کوردستان زەواجکەن چکە ئەزانن زەواجی ئەوێ سەرکەوتوو نابێت زەواج لەگە ئینگلیزیەکەکەیت لەگەڵ پۆڵەندیەکایکی ڕەنگە سەرکەوتوو نەبیت و من بۆمیان باس کردەوە بەڕاستی تاکید مامۆستاوەی ژێیکا دەری نابڕێ بە دەرونی لە سەد داخی ڕووخا ئەزانم تێگەم خوای گەورە کارتان بۆ سەهلکە ئەگەر لەوێن خوای گەورە دامەزراوتانکە پایەدارتانکە خوای پەروەردگار لە فیتنە و لە ئاشوب و لە شەهەوات و لە شوبوهات و لە هەموو کارێکی خراپ پارێزراوتانکە ئەگەر گەڕانیشەوە خوای پەروەردگار ئێرەشتان بۆ بکاتە مای خۆشی ئیشەڵای وادانی ڕۆژێک ئەگەر ئێمەش دەگەڕێن هەر بە سەردانێکی عێراق خۆشحاڵە بین باەتی نایە خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتێکە یا ڕەبی براکەم دەخواتەوە بەخێر قوربان الله پارێز کاوت کات سەلام عەلەیکوم